گۆڕان هەتاکو ئێستاش بەردێکی گەورەیە لەسەر دڵی هەردووچیان. ڕاستە لە یەکێتی نزیکە بە حکمیەوەی لە تاریخیانە تێکەڵ بوون، ئەوانە 40 ساڵە یەکتریان ناسن. یعنی تۆ بڵێ عومەری سەید عەلی لەگەڵ تەرەفەکەی ترە ئێبرا 40 ساڵە خەباتەکەن پێکەوە. ئەنجا هەیەە لە زمانی جاشێتی 66ەوە لەگەڵ یەکن، هەشیانە لە شۆڕشی 75ەوە لەگەڵ یەکترن. یعنی على الأقل 42 ساڵ ئەوانە پێکەوە ژین برا. تۆ وابزانی ئەسە کۆسرت نابێ علاقەیە لەگەڵ عومەری سەید عەلی بەهەڵە هەچوو. بەڵام تۆ وابزانی گۆڕان ئەتوانێ علاقەیەک دروستکە لەگەڵ فازڵ میرانی وەکو ئەوەی کە لەگەڵ کۆسرت هەیەتی نێوا نابێ. عومەری سەید عەلی ناتوانێت لەگەڵ فازڵ میرانی دروستیکە هەروەکو کە ئەتوانێت لەگەڵ کۆسرەتا دروستیکە. لەبەرەوەی کۆمەڵێک کۆلکەی هاوبەشیان هەیە، بەڵام پارتی توانیوێتی توازنێک ڕاگرێوێچێتی ڕاکێشێتەوە بەلای خۆی بۆ ئەوەی تەرەفەکەی مقابلی ئەو بێت. چۆن نەتەنیاهۆ ئەڵێ فەڵەستینیەکان تەرەفیان نییە بۆی قسەیان لەگەڵا بکەین، بەڵام پێش ئەو حیزبی عەمەل شیمۆن پێرس ئەیود نا یاسر عەرەفات لەبەرەوەی نۆبڵمان وەرگرتووە پێکەوە لەگەڵ ئیسحاق رابینە. یاسر عەرەفات تەرەفە کە نەتەنیاهۆ هادووتی تەرەف نەما بۆ ئەوی بیکا بە موبەڕیر بۆ خۆی، بەڵام پارتی ئەڵە تەرەفێک ماوە کە یەکێتیە قسەی لەگەڵاکە ئەیان کڕێ کەسبیانەکە ئەیانێنێ بەم لاترەوە چکە جازبێتێکی قورستر لە پارتی کە ئێرانە یەکێتی ڕاکێشاوە لە 97. ئەقڵ پێشکانی ئەم واقعناسیمان کە تەماشای ئەمە ئەکەینەوە ئەبێ بزانیە خۆی لە ئەشکەوتە حرەکەت ناکەین. هەر ئێمە بین 5 کەس بین لە ئەشکەوتێکە هەر خۆمان نوێژی جومعە و جەماعەتەکەین، هەر خۆمان تەکفیری خەڵکەکەی خۆر ئەشکەوتەکەوە ئەکەینەوە. هەرموو دنیا بە کافر بزانین چ تەسیراتێکی هەیە. تۆ دیت یەکەڵ بە خەڵکەکەوی بۆی بزانی ئەو دین و دید و تەسەوراتی هەتا چەند بە دەلیل ئەتوانی تەرحیکەیت و خەڵک چەندیان پێ قوبوڵ بێت.